بۆشە بینی چل ساڵ بای ناپلیۆن بووناپەر لە ساڵی 1840 بەریتانیا هەنگاوی بۆنا بۆەوەی کە وڵاتیان بۆ بنیات بنێ لە فەڵەستینە. بۆشە پالمەرسۆن کە وەزیری دەرەوەی ئەو کاتێ بەریتانیا بوو نامەیەک بۆ قونسوڵی خۆی ئەنێرێت لە ئەستەمبۆڵە بۆەوەی کە دەسەڵاتی سوڵتانی با بڵێن سوڵتانی ئەو کاتێ خەلافەتی عوسمانی ڕازی بکە بە هەر نرخێک بێت بۆەوەی کە ڕێگا بدە دەوڵەتێک لە فەڵەستین بۆ یەهودیەکان بنیات بنێت. ئەوە بوو ڕەتی کردەوە بە هیچ شێوەیەک ڕازی نەبوو. هەرچە لە پێیان وت چەند بەردی لێیە بە قەدرای ئەو بەردە زێڕتە دەینێ و قەرزەکانیشت بۆ دەینەوە بەس ڕێگا بدە کە دەوڵەتێک بۆ یەهودیەکان لەوێ بنیات بنین. ئەوە بوو ڕازی نەبوو بەو بژاردەی کە لە بەردەمیاندا نابوو بەڵام ڕازی نەبوو. بەرحاڵ ئەوە بوو ئەو کاتە لەو بەولاوە هەنگاوی تریان نەبووی کە بتوانن ئەم جارە زەوی و زار بە خۆیان بکڕن لەو ناوچانەدا لەو کەسانەی کە خاوەن زەوی و زارن بەبێ بە نهێنی بەبێ کە بزانن چیان لە خەیاڵدا هەیە. بۆیشە بینی ڕۆتشیلد لەو کاتەدا 4 جار لەعنی ساڵی 1840 هەتا ساڵی 1885 ئەڵێن 200,000 دۆنم زەوی کڕی لێک شخصە جگە لەوەی کە بەخۆشی لێنێ لە چەندی کەسکەیت کڕیوە. ئەو 200,000 دۆنمێک کە لەوەی کڕیوە لە بنەماڵەیەکی بەڕەگەز لوبنانی کە لە ئەوروپا ئەژیان ئەوان بوو لی کڕینەوە. کاتێک کە چوونە وێن دەرێش زیاتریان زەوی زاری کڕیە کاڵێن ڕۆتشیلد لەو کاتەدا 14 ملیۆن فرانکی ئەو کاتەی خەرج کردووە بۆ کڕینی زەوی و زار بۆی کە کیانێک لەوێ دروست بکات بۆ یەهودیەکان کە ئەو کاتە دانیشتوانی بابن یەهودیەکانی ئەو کاتە کە لە سەر خاچی فەڵەستینە ژیان ئەڵێن زیاتر لە 3,000 کەس تێنەئەپەڕی لە یەهودیەکانە. بەڵام کاتێک کە ئەوان هاتن با بڵێن ئەو جێگایانیان کڕیو و ئەو خەڵکانە کە عەرەب بوون لەسەر ئەو خاکە ئیشیانە کرد کوشتکواڵیان کرد هەموویان وە دەرنان ئیتر یەهودیان لە دنیادا هینا لەوێ با بڵێن کۆیان کردنەوە چەند مستعمەڕەیەکیان دروست کرد چەند با بڵێن یەکێکی نیشتە جێبوونیشیان دروست کرد کە لە بەناوبانگترینیان مستعمەرەی ڕیشۆن لتسیۆن بوو کە جار بەجار ئەبینین ساڕخەکانی حەماس ئەگاتە ئەو یەکەی نیشتە جێبوونە کە لە ساڵی 1885 تەواو بوو و بۆ جاری یەکەم لەو کاتەدا ئاڵای ئێستای ئیسرائیل لەو مستعمەرەی ڕیشۆن لیتسیۆنە بەرز کرایەوە وەکو کیانێک بۆ یەهودیەکان لەو شوێنە کە هێشتا لەژێر کۆنتڕۆلی دەوڵەتی خلافەتی عوسمانیدا بوو. بەڵام لە هەمان کاتدا ئەو کیانیان بۆ خۆ لەوێ دەرێ بنیاتنە بەبێ کە خەڵک بزانێ ئەمەنە مەبەستیان لەوە زیاتریان یان تەنها ئەو میحوەڕەیە یاخود ئەو ناوچەیە کە بۆ خۆیان یەکلا کردوێتەوە. بەرحاڵ کاتێکە بینی ئەو کیانە لەوێ دروست بوو با بڵێن لە ڕووی زەوی زارەوە زەوی زارێکی زۆریان کڕیوە و لە ماکەدا کیانێک دروست بووە ئاڵای ئیسرائیل تێدا بەرز کراوەتەوە و تا ئێستاش یعنی بۆ وەفایەک بۆ ڕۆتشیلد کە قەبرەکەی لە شاری حەیفایە ساڵانە قوتابیەکانی قوتابخانەکان ئەبەن بۆ سەر گۆڕەکەی وەک وەفایەک بەوەی کە ئەمە یەکەمین کەس بووە کە توانیتی کیانێک بۆ یەهودیەکان لە سەرخاچی فەڵەستین بنیات بنێت و بۆ جار یەکەم ئاڵای ئیسرائیل لەوێ بەرز کرایەوە.